ئێرە محوەری تلسقۆفە هێزەکانی پێشمەرگە لە پێشڕەویدان لە ئێستادا و لە کاتی پێشڕەویکردنی هێزەکانی پێشمەرگە لە هەر محوەرێک سەرەتا منفەزێک دەکەنەوە بۆ دەرچوون ئەو ساترەی کە لە پێشتردا هێزەکانی پێشمەرگە دروستیان کردووە منفەزێکی بۆ دەکەنەوە بۆ دەرچوون و دوای دڵنیابوون لە سەرکەوتنی ئەو هێرشەی کە دەیبن بۆ ناوچانەی ژێر دەسەڵاتی داعش منفەزەکە گەورەتر دەکەن یاخود بڵین ساترەکە بە تەواوەتی لا دەبن هەتاکو ئەو ماوەی کە خۆیان پێویستیان بێ لە ئێستادا حەفارەکان سەرقاڵی لابردنی ئەو ساترن کە لە پێشتردا هێزەکانی پێشمەرگە دروستیان کردبوو بۆ دیاریکردنی سنوورێک لە نێوان خۆیان و هێزەکانی چەکدارانی داعشدا بۆ ئەوەی ئاگاداری ئەو ناوچانە بن کە لە ژێر دەسەڵاتی هێزەکانی پێشمەرگەدان و بە وردی چاودێری ئەو ناوچانە بکەن. ئەوەی کە دەیبینن حەفارەکانە دەیانەوێت ئەو منفەزەی کە دروستیان کردبوو لە پێشووتردا بۆ دەرچوونی ئۆتۆمبیلەکان و هێزی پێشمەرگە بۆ بەرەکانی پێشەوە و کۆنتڕۆڵکردنی ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی داعشدان ئێستا منفەزەکە گەورەتر دەکەن و بۆ ئەوەی بە تەواوەتی ئەو ناوچانەی کە ئازادیان کردووە بکەوێتە ژێر دەسەڵاتی خۆیان و لە کۆتا خاڵیشدا جارێکی تر بە هەمان شێوە ساتر دروست بکەن لە نێوان خۆیان و چەکدارانی داعشدا.